لا دەستپێکی یاریەکانی هەفتەی نوێمی خولی نایابی کوردستان شەقڵاوە لەسەر یاریگەی خۆی پێشوازی لە پیشەسازی کرد. یانێ شەقڵاوە بە ئەفشار دەستی بە یاری کرد لە ئاخولەکی 11 هێمن هیوە بە شێوازێکی نایابتیپی خاوەن ماڵی بە گۆڵ یەکەم پێشخست. دوای تەنها دوو خولەک بە سوودوەرگرتن لە هەڵەی یارزانانی پیشەسازی محەممەد والح دەحقانی ئەنجامەکەی بۆ شەقڵاوە دوو هێندە لێ کرد. پیشەسازی بە مەبەستی کەمکردنەوەی جیاوازیەکە دەستی بە هێرشبردن کرد، بەڵام ئەنجامی نیوە یەکەم دوو گۆڵی بێوەڵام بوو بۆ شەقڵاوە. لا نیوەدەم پیشەسازی باشتر دەستی بە یاری کردەوە لە ئاخولەکی 56 گۆڵکاری تیپەکە نیعمەد عارف بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ پیشەسازی جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە ئاخولەکی 65 بە ئەسیستی بیلال نەعنوس محەممەد فاتح گۆڵی دووەم و یەکسانی بۆ پیشەسازی تۆمار کرد. یاریەکە بە یەکسانی بەردەوامی هەبوو تا لە ئاخولەکی 76 ناوژوان لەم حاڵەتە لێدانێکی سزای بۆ شەقڵاوە ئەژمار کرد. محەممەد والح دەحقانی ئێرانی گۆڵی سێم و پێشکەوتنی بۆ شەقڵاوە پێتۆمار کرد. یاریەکەش بە سەرکەوتنی شەقڵاوە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە کۆتایی هات. ئەم سێ خاڵە پیرۆزی و جەماوەرە خۆشەویستاکەین ئەمڕۆ پیشسازی تووشی زەحمەتش زۆری کردیم بەڕاستی دیاشی زۆر باشیان پێشکەش کرد، بەڵام لە کۆتاییدا دەبێ هەر یەکمان براوە بێ ئەو بوو ئێمە استقلالی فرسەتی سێمان کرد و سێ خاڵەکەمان بردەوە هات لە پیشسازی و سەرکەوتنەکانی خۆشمان ئینشاڵڵا بەردەوام بوو. دیار بوو شتەکە یعنی کاقار زۆر ئەنتیکە بوو شتێکی شەوتی یەکەم 2 گۆڵمان خوارد، شەوتی دووەم یعنی ئێمە وەعدماندا هاتینەوە ناوی یاریگا 2 گۆڵمان کردەوە الحەمدولیلا هەر هیچ نەبێ بە خاڵێک ئێمە لە دەرەوەی یاریگای خۆمان هیچ نەبێت هیچ نەبێ ئێمە بۆ سێ خاڵ هاتبووین ڕاستی بەس بە خاڵێکیش ڕازی بووین لە دوای 2 گۆڵمان خوارد 2 گۆڵمانێ نایەوە ناو بژیوان یعنی پەنارتێکی لەسەر ئێمە گرتووە بەخوای یعنی نەک پەنارتی نیە هەر فڕی بەسە پەنارتیەوە نیە نە لە عیبەکە پێکەتیە نە لێیدایە نە دەستی پێکەتیە هیواداری نەکەیتی تۆپی پێی کوردستان هەڵوێستی هەبێت ئێمە داوای حەقی خۆمانەکەین هەرچەندە نازانین چی بڵێ بەرامبەرە حەکەمانە. بەم شێوەی پیشەسازی بە 14 خاڵەکەی بە کاتی لە خانەی چوارەم مایەوە شەقڵاوەش بە 9 خاڵ هەڵکشایە ناوەڕاستی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێم شەقڵاوە.